سڵاو و ڕێز بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی ئاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوەی عەزیزداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی شەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. تێکهەڵچوونی خەڵک و هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە جادەی نێوان سەقزبانە. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە بەشی بازیافتی شارەداری کرماشان. ئاگردانی بەنێرەکانی خامنەی و سوپای پاسداران لە شاری سنە. دۆزینەوەی گۆڕێکی بە کۆمەڵ لە شەنگاڵ. خۆپێشاندانی خەڵکی ئیسرائیل دژ بە نێتانیاهۆ و بۆردومانی بنکەکانی حەشدی شەعبی لەلایەن ئیسرائیلەوە لە عێراق. درێژەی هەواڵەکان. تێکهەڵچوونی خەڵک و هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە جادەی نێوان سەقزبانە. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی پێنجشەممە سی خاکە لێوە هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە پازگای میرەدێ هێرشیان کردە سەر کۆمەڵە کاسبکار کە لە جادەی نێوان سەقزبانە خەریکی فرۆشتنی سەوزە و بەرهەمە بەهاریەکانیان بوون و تێکهەڵچوون ڕوویداوە. هەموو ساڵێک لە وەرزی بەهاردا بەشێک لە خەڵکی ئەو ناوچەیە بۆ دابینکردنی بژێوی ژیانیان ڕوو لە دەشت و چیاکان دەکەن بۆ کۆکردنەوەی سەوزە و بەرهەمە بەهاریەکان و لەسەر ڕێگای نێوان شارەکان یان لە نێو بازاڕدا دەیفرۆشن. ڕۆژی پێنجشەممە ژمارەیەک لەو کاسبکارانە لەسەر ڕێگای سەقزبانە کەوتنە بەر پەلاماری هێزەکانی پاسگای میرەدێ، بەڵام لەلایەن کاسبکارانەوە بەرپەرز درانەوە. کاسبکاران بۆ ماوەی کاتژمێرێک جادەکەیان داخست و لەگەڵ هێزە سەرکوتگەرەکان تێکەڵچوون. لە ئاکامدا هێزەکانی ڕژیم گەڕانەوە و ناوچەکەیان بەجێهێشت. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە بەشی بازیافتی شارەداری کرماشان. ڕۆژی هەینی 31 خاکە لێوە کۆمەڵێک لە کرێکارانی بەشی بازیافت لە شارەداری کرماشان لە ئاست جێبەجێنەکردنی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکاران، بەرپرسانی شارەداری کرماشان هێشە پاداشی کۆتایی ساڵی 1402یان نەداوە و ڕێژەی حەقدەستەکانیان زۆر کەمە. هەروەها شارەداری بۆنی کرێکاری و یارانەی کڕینی شتومەکی مانگی ڕەمەزانی بڕیوە و کرێکاران لە دۆخێکی خراپدا دەژین. شایانی باسە کە کرێکارانی شارەداری کرماشان چەند جار ناڕەزایەتیان دەربڕیەوە، بەڵام بەرپرسانی ئەو شارە بە بیانووی نەبوونی سەرچاوەی دارایی وەڵامی داخوازیەکانیان ناداتەوە. ئاگردانی بەنێرەکانی خامنەی و سوپای پاسداران لە شاری سنە. بە پێی هەواڵی گەیشتوو شەوی هەینی 31 خاکە لێوە بەنێرەکانی تەبلیغاتیەکانی سوپای پاسداران لە مەیدانی گرێزەی سنە لەلایەن لاوانی شۆڕژگێڕەوە سووتێنراوە. پاش هێرشە موشەکی و پەهبادیەکانی سوپای پاسداران بۆ سەر ئیسرائیل، کۆماری ئیسلامی کۆمەڵێک بەنێری تەبلیغاتی لە شارەکانی کوردستان هەڵواسیوە و هەزینەیەکی زۆری بۆ پرۆپاگەندای حکوومەتی تەرخان کردووە. تەرخانکردنی ئەو بودجەیە ناڕەزایەتی بەرینی خەڵکی هەژار و ژێرگوشاری ئابووری کوردستانی لێکەوتەوە و گەنجانی ئازادیخواز و شۆڕژگێڕ لە هەر شوێنێک بەنێرەکانیان دەبینن دایان سووتێنن. چالاکبوونەوەی پەدافەندە ئاسمانیەکانی کرماشان و تەورێز. شەوی هەینی 31 خاکە لێوە هاوکات لەگەڵ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر حەشدی شەعبی و حیزبوڵڵای لوبنان لە سووریا و عێراق. پەدافەندە ئاسمانیەکانی کرماشان و تەورێزیش چالاک کرا. بە پێی ویدیوانەی بەدەستمان گەیشتووە، پەدافەندەکانی بنکەی موشەکی ڕژیم لە دۆڵی کنشتی کرماشان تەقیان لە چەند ئامانج کردووە و هاونیشتمانیان دەنگی چەند تەقینەوەی بەهێزیان بیستووە. هاوکات لە شاری تەورێزیش پەدافەندەکانی سوپای پاسداران وەرتەش تەقیان لە ئامانجێک لە کێوی عینال کردووە و ئاسمانی شارەکەیان ڕۆناکردوێتەوە. جێگای ئاماژەیە کە هێشتا بەرپرسانی ڕژیم کاردانەوەیەکیان بەرامبەر بە ڕووداوەکانی شەوی ڕابردوو نەبووە. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو چالاکی سنفی فەرهەنگیان لە کوردستان. مەجید کەریمی و مەسعود فەرهێختە ئەندامانی دەستەی بەڕێوەبەرایەتی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی کوردستان و ئیسلامشار لەلایەن دەستگای قەزای ڕژیم هەریەکە و بە 3 مانگ زیندانی تەعزیری و 8 ملیۆن تمەن جەریمەی ماڵی مەحکوم کراوە. بە پێی زانیاریەکان دەستگای قەزای ڕژیم ئەو دوو چالاکە سنفیەی بە بیانوەی قسەکردن
لە کۆبوونەوەی فەرهەنگیان و پشتیوانیکردنیان لە معەلیمانی زیندانی بە زیندان و جەریمەی ماڵی محکوم کردووە. شۆڕای سنفی فەرهەنگیان ئێران پاش بڵاوبوونەوەی ئەو هەواڵە پشتیوانی خۆی لەو دوو چالاکە سنفیە دەربڕی و ڕاگەیاند کە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی توانای چارەسەرکردنی کێشەکانیان نییە، بۆیە دەستیان داوەتە سەرکوت. برینداربوونی کۆڵبەرێکی دیکە لە سنووری نەوسود. ڕۆژی هەینی سیویەکی خاکەلێوە کۆڵبەرێکی خەڵکی جوانڕۆ بە ناوی معین شەریفی تەمەن 24 ساڵ بە تەقەی هێزەکانی ئەنگی مەرزی نەوسود بریندار کرا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز، ڕۆژی هەینی لە سنووری نەوسود کۆمەڵێک کۆڵبەر کەوتونەتە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە ئاکامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی جوانڕۆ بە ناوی معین شەریفی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراوە. دۆزینەوەی گۆڕێکی بە کۆمەڵ لە شەنگاڵ. ڕۆژی هەینی سیویەکی خاکەلێوە لە کاتی لێدانی جادە گۆڕێکی بە کۆمەڵ لەلایەن کرێکارانی ڕێکخراوی ڕێگەوبانی عێراق دۆزرایەوە. بە وتەی بەڕێوەبەری ڕێکخراوی مافی مرۆڤی پێتریکۆ، چەند کرێکار لە کاتی کارکردندا گۆڕێکی بە کۆمەڵیان لە شەنگال دۆزیوەتەوە. بەو بۆنەوە ئیدارەی ڕێگەوبانی عێراق پرۆژەکەی ڕاگرتووە تاکو ڕووفاتەکانی ئەو گۆڕە شناسایی بکرێت. پاش هێرشی گروپی تێرۆریستی داعش لە 3 ئاگۆستی 2014 بۆ سەرکوردانی ئێزدی زیاتر لە 90 گۆڕی بە کۆمەڵ لە عێراق دۆزراوەتەوە و تەنیا 55 گۆڕیان هەڵدراونەتەوە. ساڵی 2016 زاینی نەتەوە یەکگرتووەکان هێرشی داعشی بۆ سەرکوردانی ئێزدی بە ژێنۆساید ناوبرد. هێرشی ئەرتەش بە اختیارەکانی ڕژیم بۆ سەر خەڵکی مەدەنی لە مەشهەد و ڕەشت. ڕۆژی هەینی سیویەکی خاکەلێوە ئاتەش بە اختیارەکانی ڕژیم بە هاوکاری هێزە ئینتیزامیەکان هێرشیان کردە سەر خەڵکی ئاسایی لە سەیرانگاکانی مەشهەد و ڕەشت و چەند کەسیان دەست بەسەر کرد. بە پێی ویدیوانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، هێزە ئینتیزامیەکان لە پارکی کوهسەنگی مەشهەد هێرشیان کردوتە سەرگەشتیاران و ڕێگەیان لە سەما و شایی خەڵک گرتووە. لەلایەکی دیکەوە ئاتەش بە اختیارەکانی ڕەشت بە هاوکاری هێزە ئینتیزامیەکانی ڕژیم لە سەیرانگای سەقالکوسار پەلاماری خەڵکی مەدەنیان داوە و بێڕێزیان بە ژنانی دژبەری حیجابی ئیجباری کردووە. کاتێک بنەماڵەکان بەرگریان لە خۆیان کردووە، چەند کەس دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە. بە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی ئەهواز. ڕۆژی هەینی سیویەکی خاکەلێوە حکمی ئەعدامی بەندکراوێک بە ناوی فەریبۆرز دادگەر لە زیندانی سپیداری ئەهواز بەڕێوەچوو. بە پێی راپۆرتەکان فەریبۆرز دادگەر پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و سزای ئەعدامی بەسەردا سەپێنرا بوو. بەیانی هەینی حکمی لە سێدارەدانی ئەو بەندکراوە لە حاڵێکدا لە بێخەبەری میدیایی جێبەجێکرا کە 16 ساڵ لەوە بەر باوکی ئەو بەندکراوە بە هەمان تۆمەت ئیعدام کراوە. دەست بەسەرکردنی 3 کەس لە قەزوێن و ئێرانشار. لە ڕۆژانی ڕابردوودا دوو بەڕێوەبەری پەیجی ئینستاگرامی لە قەزوێن و شارۆمەندێکی بەلوچ لە ئێرانشار بە ناوی عەبدولقودوس قادەری لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. بە پێی زانیاریەکان دوو بەڕێوەبەری پەیجی ئینستاگرامی لە قەزوێن بە تۆمەتی تێکدانی بیرروڕای گشتی و بڵاوکردنی بابەتی دژانیەتی نەتەوەیی لەلایەن هێزەکانی فەراجاوە دەست بەسەر و پاشپەروەندەسازی پەیجەکانیان داخراوە. لەلایەکی دیکەوە شارۆمەندێکی بەلوچی خەڵکی ئێرانشار بە ناوی عەبدولقودوس قادەری بە هۆکارێکی نادیار لە بەردەم شوێنی کارەکەی دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سوپای پاسداران گوازراوەتەوە. خۆپێشاندانی خەڵکی ئیسرائیل دژ بە نێتانیاهۆ. ڕۆژی هەینی سیویەکی خاکەلێوە دژبەرانی شەڕ لە ئیسرائیل بۆ جارێکی دیکە دژ بە دەوڵەتی نێتانیاهۆ خۆپێشاندانیان کردو خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ بوون. بە پێی راپۆرتەکان بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس و دژبەرانی شەڕ لە شاری تێل‌ئاڤیڤ ئۆتۆبانەکانیان داخستووە و لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕ هاتوون. بەشداربوانی ئەو خۆپێشاندانە خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ، ئازادی دیلەکانی دەستی حەماس و دەست لە کارکێشانەوەی نەتانیاهۆ بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە بردومانی بنکەکانی حەشدی شەعبی لەلایەن ئیسرائیلەوە لە عێراق.
بەیانی شەممە یەکی گوڵانی 1403 هەتاوی فڕۆکەکانی ئارتەشی ئیسرائیل هێرشیان کردە سەر بنکەی زێرەهی هەشتی شەعبی لە پارێزگای بابل و کۆمەڵە گەندامی و گروپەیان لەناوبرد. بەپێی راپۆرتەکان بنکەی زێرەهی کالسوو بە چەند موشک پێکراوە و لە ئاکامی ئەو هێرشەدا 3 ئەندامی هەشتی شەعبی کوژراون و 8 کەسی دیکە بریندار بوون. لەلایەکی دیکەوە بنکەی هێزەکانی حیزبوڵڵای لوبنان لە سووریەش لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە کراوەتە ئامانج، بەڵام ڕێژەی زیانەکانی ئاشکرا نەکراوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکان تا پێشکەشکرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.